جۆرەها بابەت هێنراوەتە ناو کۆمەڵگەی ئێمە کە پێشتر بوونی نەبووە نەمان بینیوە چەندها کەناڵمان هەیە تەنها کاریانەوەیە جۆرە درامە جۆرە فیلمێ بۆ ئێمە بێنن کە هیچ ئیسفادەیەکی نییە نە لە ڕووی فکری و ئێمە پێشەخە نە زانیاریەکمان پێ ئەدا ئەویش تەنها جۆرە بازرگانیکردنێکە زاڵکردنی کللتوری دەرەوەی ئێمە بۆ نمونە ئەوانەمان ئەگەر بزانین دایکەکانمان خوشکەکانمان یان هاوڕێکانمان کە سێری دراماتورکیەکانەکەن حەزەکەن لاسایی بکەنەوە بۆچی لەبەرەوەی تەنها لانی ڕووکەشی ئەخاتە پێشچاو جۆرە ژیانێکی ڕەفاهیەتیانەیە خۆش ئەژین هەر جۆرە جلێک پێیان خۆشە لەبەریەکەن پەیوەندی لەگەڵ هەر کەسێکە ئەبەستن ئەمە چییە ئەوێ مێشک و بیر و هۆشی تۆ بەم شێوازە ڕابێنێ واو لێ بکە بیر بکەیتەوە کە ئەم ژیانە گونجاوە بەڵام ئەبینین ڕاستی لەگەڵ درامایە لەگەڵ ئەو ڕۆڵگێڕانەیە زۆر زۆر جیازیە دڵنیا بن ئەو ئەکتەرانەش کە بۆن منە ڕۆڵە گێڕن لەوێ هەرگیز ئامادەی ژیانێکی لەو جۆرانیە لەوانەیە پارێکی باش وەرگرن بۆ منە کۆشکێکی خۆش بخۆیان دروستکەن ساری گران بەهایانە بێ بەڵام ئەوانیش ئاسایی وەکو ئێمە مرۆڤێکی ئاساین بۆن منە ڕوبەڕووی زەخت و زۆر و زەبر و ئەمانە بنەوە لە کاتی بۆن منە کارەکەیانە لە ژیانی ئاساییانە تەنها ئەم درامانە بۆ ئێمە دروستەکەن بۆ ئەوی مەشکی ئێمە وا ڕابێنین سەرقاڵمان بکەن پێمان بڵێن ژیانی خۆشی ئەوەیە ئێمەش بەردەوام لە گلەی و گازندەیە بین بڵێن وەڵا ژیانمان خۆش نییە وەک پێویست نییە ئەمە دووبارە بێتەوە ینی ئەمە تونند و تیژی بەرهەمێنێ بۆ نەخێزانمان هەیە خوێندنی تاو کردووە زانکۆی تاو کردووە ینی من هاوڕێ خۆم ئەتوان بە نمونە بێنمە بەڵام دا نامەزرێ کارێکی نییە ژنەکەی بۆ نمونە ژنەکەی یاخود پیاوە کە هەر کامیان بێن داوای ئەوە بکەن کە بۆ ڕەفاهیەتە بژین کە لەم درامە ئەیبینن بێگومان تونند و تیژی بەرهەمێنێ زۆر سەختە بۆ نمونە تۆ بە کرێکاری ڕۆژی 10,000 15,000 دەستەکەوێت چۆن نەتوانی بۆ ڕەفاهیەتە بژی کە لەو درامایە کە لەو فلیمەیە هەیە ئەمە زۆر زۆر سەختە ینی بتوانین تاکە شتێک ئێمە بتوانین بیکەین ئەوەی کە بایکۆتی ئەو بابەتانە بکەین سێری نەکەین بۆ ئەوەی کاریگەری لەسەر ئێمە نەکات بۆ هەر شتێ دووبارە ئەبێتەوە دووبارە ئەیبینی ئاسەیە بێلات تۆش حەزەکەی بەدەستی بێنی کە سۆشیال میدیاش بەمان شۆهر بەشێکە لەو دواتر ئێمە سەر و بابەتە باسیەکەم ڕاگەاندن چۆنەڵێ وەکو مامۆستایەک وایە چی و پێ ئەڵێ تۆ وەری ئەگری ئەگەر بە باش ئەگەر بە خراپ زۆر جارە بینین ئەو وشانەی بەکارێنرێ لە درامەکانە مناڵی بچووکە بینین ئەگەر لە خێزانی خۆمانە بێ خوشکوبرای خۆمان بێگەر لە کۆڵان بێ بینین دووبارەی ئەکاتەوە بۆچی وەک گوتم وەک مامۆستاوە هەرچیمان پێ بڵێ ئێمە ئەوە وەرەگرین تەلەڤیزۆن وای لێ هاتووە ئێم ڕاستە کۆنتترۆڵیە ئێمە توانین بیگۆڕین بەڵام ئەو ئێمەی کۆنتترۆل کردووە ئەگەر ئێمە هەوڵ نەین دووبارە بگەڕێنەوە سەر ئەوەی ئەو تیڤە کۆنتترۆلکەین ئەو ڕاگەاندنە ئەگەر بە دڵمان نییە درامایە هەواڵی درۆیە گۆرانی کلیپی خراپە فیلمە ئەگەر کۆنتترۆڵی نەکەین ئەوە ژیانمان بە خراپی لەناوەوە دووبارە تونند و تیژەیەکی زۆر زۆر هەم لە ناو خێزان هەم لە لای تاکەکان هەم لە کۆمەڵگایە پەرەپێ ئەداتەوە پەرەسەندنی سیستەمی سەرمایەداری لەوانەیە زۆرمان بیست بێتمان سیستەمی سەرمایەداری کە زۆر کاریگەری لەسەر کۆمەڵگا هەیە بەڵام با ئێمە بە نمونە بیهێنینەوە تا زیاتر و باشتر لی تێبگەین باسی مۆدل بکەین چی مۆدلی دروست کردووە ئەوە گەزانین مۆدل لە کۆمەڵگەی ئێمە لەگەڵ دەرەوە زۆر جیازیە مۆدل ئەوەیە کە کچێکی درێژی باڵا بەرز بێ نمایشی ئەم جلە بکا بڵێ جوانە تۆش بەڵێی بۆ بکەیت و دواتر بچی کە لە بۆ نمونە لە واجیهە و لەو دوکانانەی کە بۆ نمونە ڕۆکەی شوشەیەدا ئەندێ پەخش ئەکرێ تۆ بچی بیکڕێ لەبەرەوەی حەزی لێ کردووە بەڵام لێرە مۆدل چییە لێرە مۆدل کچێکە ئیتر نازانم هیچ جۆرە ئەزمونێکی نییە لە ژیانیان خوێندنێکی نەکردو هیچ بەهرەیەکی نییە تەنها جەستەیەکی هەیە یە لەسەرتی بۆن منە لەسەر بابەتەکانی سۆشیال میدیا جەستەی خۆی زۆر دەرئەخا بۆمان ئیتر هەر ڕۆژی بە بابەتێکەوە خۆی هەتا بێ بەناو ینی ناوی دەرەکا بە جۆرە پێڵە نەمە مۆدێلە پاش ماوەی ئەبینین جۆرە هاسیاری گرانبەهای پێکە ئێمە ئەگەر تا 100 ساڵ لەوانەیە شەو ڕۆژکار بکەین نەتوانین ئەو سارەیە بکڕین کە ئەمە سیستەمی سەرمایەداری وای کردو ژنی وەک کاڵا لێ کردووە هەنێ ژن هەیە بەداخەوە کە خۆی وەک کاڵا ئەبینێ پێی وایە ئەگەر جەستەی دەرنەخا ئەو شتەی مەبەستێتی ناتوانێت بەدەستی بێنێ
لەبەرەوەیەت ئەم لایەنە ئەگرێتە بەر خۆیەکو مۆدلەکە ئەخاتە ڕوو کە ئێمە بەداخەوە گوتم لە ئێمە مۆدل ناوێکی خراپی دەرکردو وازانی ئیتر ئەبێ لایەنێک حیزبێک پیاوێکی دەوڵەمەند بێ پاڵپشتی بکە و بڕێک پارە بخاتە بەردەستی بووی کۆمپانیای خۆی دامەزرێنێ کار و بزنسی خۆی دروست بکە ئەمە چی ئەکات وا لە فەرمۆسەگە وا ئەکا ئەو بۆ نمونە کچێک لە تەمەنی منە کچێک لە تەمەنی توە کچێک لە تەمەنی ئەو ئەیبینێ ئەڵێ زۆر بە ئاسانی ینی من باوکم چەند ساڵە هیلاکە بێ نەیتوانی و ژیانێکی بەو جۆرە بۆ من بەدەستێنێ باشە ئەم بە ماوەی چەند مانگێ ینی چۆن لەی بەچەقەنەیە ئەو ژیانە خۆشی بەدەستێنە منیش بۆ نەچمە ماڕێگەی ئەو بگرمە بەر ینی ڕێک ئەمانکا بەکاڵایە دووبارە تونند و تیژی ینی ئەوانە لە بیر نەکەین ئەو تونند و تیژانش کە بەرامبەریان ئەکرێ بەڕاستی لەبەرەوەی کاتێک ئەو کچە خۆی کردو بەناو مۆدل جۆرەها تونند و تیژی بەرامبەرەکرێت کەسێ سوکایەتی پێ ئەکا کەسێ قسەی پێ ئەڵێ نازام لاوانێت تووشی جۆرا کێش و گیر و گرفت ببنەوە کە پێ وترێ ناتوانە ژیانێکی ئاسایی هەبێ بەردەوام لە کێشە لەبەرەوەی هەمووان چاویان لەسەر ژیانی ئەوە بزانن چی ئەکا چی ناکا ئەرە بەڕاستی ئەم داهاتی کە بەدەستێنەوە بە ڕەنجی شانی خۆی بوویان پیاوێ بۆی دابین کردووە کە ئەمە کێشە گیر و گرفتێکە کە سەرمایەداری بۆ هەموو ژنی دروست کردووە لە گیانە وا خراوەتە مێشکی ژنەوە تەنها ئامێرێکە تەنها ینی تەنها جەستەیەکە بۆ سەرنجڕاکێشان کەمە گەورەترین تونند و تیژیە ئەگەر ئێمە وەکو ژنێ خودی خۆمان بناسین هەرگیز ناکەوینە ژێر کاریگەری ئەم سیستەمەوە نامانەوێت بۆ جۆرە بڕۆین بەڵکو هەوڵەی ژیانێکی ئاسوودە و خۆشگوزەران بە خۆمان ینی چەند سادە بێ بەڵام ئاسوودە بین لە ڕووی دەرونیەوە هەست بکەین خاوەن متمانەی خۆمان بین نەک ئەوەی ڕۆژە بەسەر شەقامێکا ڕۆیشتم یان لە شوێنێکەوە تێپەڕین کەسێ پەنجەم بۆ ڕابکێشە بڵێ ئەوە ئەها چۆنڵێ ئەم ژنە بەو بابەتە ینی چۆنڵی هینی لانی مادی خۆی پێکێناوە یان تعلیقێکی لە بەیان قسەیەکە پێ بڵێ نەبوونی یاسا و لێپرسینەوە یەکێکتر لە تونند و تیژی نەبوونی یاسا و لێپرسینەوەیە بۆ نازانین چەنەها یاسا هەیە بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژی لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان بەڵام بەداخەوە لە بەرامبەریە چەنەها فێڵی شەرعی ئەکرێنی چەنەها فێڵی تر ئەکرێ کە وا ئەکا ئەم یاسانە هیچ کاریگەریەکی نەبێت لە سەرکەمکردنەوەی تونند و تیژی ئەو پیاوانەی بۆ نمونە خوشکی خۆیان کوشتۆ ژنی خۆیان کوشتۆ بە لێبوردنی گشتی ئازادە بن لە زیندان ئەمە دووبارە تونند و تیژی بەرەمێنێتەوە یاخۆت هەنێک کات بابەتەکە هەر لەناو خێزانەکان ینی ناگەێنرێتە محکەمە و یاسا هەر لەناو خێزانەکانە بەپێی لێخۆشبوون ینی چۆن لەی سەڵحکردنی پێ ئەڵێن کێشەکە کۆتایی پێهێنن کە وەکوەی ئەو کەسەی ئەو ڕوحی لە ناویان بردووە ئینسانێک نەبوو بێ وەکو مرۆڤ بە سێری ناکەن وەکو نیوەیەک ئەیبینن کە هەر لە سەرتا ئاماژەم پێکرد ژن وەکو مرۆڤێکی تاواتی سێر ناکرێ وەکو ئامێرێکی مناڵ خستنەوە سێرەکرێ وەکو جەستێک بۆ چێش بەخشین سێر ئەکرێ کامە گەورەترین تونند و تیژ